بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە لەسەر مەغزای ئەو بڕیارانە دەکەین کە چ لەسەر ئاستی تاک حیزبی یان چەند حیزبێک لە هەرێمی کوردستان دراون و پرسیار دەکەین. بڕیارەکانی ئەم دواییانەی هێزە کوردیەکان ئایا بەڕاست سەرەتایەک نییە بۆ ئەوەی مەشهەدی سیاسی لە هەرێمی کوردستان بکەوێتە سەر ڕێڕە و ئاڕاستەیەشی تازە؟ ئایا بەڕاست ئەوانەی لەسەر ئاڵۆزیەکانی ناودۆخی هەرێمی کوردستان گەمە سیاسیەکان و بڕیارەکانیان گەڵاڵە دەکەن دەکرێت چاوەڕوانی گەورەی ئیجابیان لێ بکرێت لەوەی کە ئەنجامی بڕیارەکانیان لە خزمەتی گشتیدا بێت؟ ئایا پێشمەرجی سەرکەوتن و هەر ئەنجامێکی باشی هەر بڕیارێکی سیاسی تازەی هێزە کوردیەکان پەیوەست نییە بە لە یەکتر دوورکەوتنەوە یا لە یەکتر دوورخستنەوەی پارتی و یەکێتی؟ بەڕاست ڕووداوەکانی ئەم دواییانەی دوای ڕیفراندۆم ئەویان نەسەلمان کە هەر کات بڕیاری پارتی و یەکێتی بڕیاری هاوبەش نەبووبن بە ئەنجامی سلبی بەسەر دۆخی گشتی کوردیدا کۆتاییان پێدێت؟ لەلایەشی تر ئەگەر چەند هێزێکی سیاسی کوردی لە دەرەوەی ئیجماعی هێزە کوردیەکان لە کەرکووک مافی ئەوە بە خۆیان بدەن کە هاوپەیمانەتی بۆ هەڵبژاردن پێک بهێنن، ئەی بۆچی بۆ پارتی یا یەکێتیش ئەڕەوانە بێت ئەو بڕیارە سیاسیە بدەن کە خۆیان تایبەت بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە دروستی دەبینن؟ ئایا بەڕاست نانیشتیمانیترین بڕیاری بایکۆتی هەڵبژاردنەکان نییە لە کەرکووک و پارێزگای سەلاحەدین؟ بەڵام ئایا بەڕاست بەشداریکردن لە هەر هەڵبژاردنێک لەو ناوچانەی کە لە دوای ئەنجامدرانی ڕیفراندۆمەوە کەوتونەتەوە دەستی بەغدا شەرعیەتدا نییە بەو دۆغی کە ئێستا بەغدا دەیەوێت لەو ناوچانەدا بیسەپێنێت؟ ئایا بڕیاری سیاسی هێزە کوردیەکان لە ناوچەکانی دەرەوەی هەرێم لەژەر کاریگەری ئەو چێشمە و ململانێ سیاسیانەدا نەدراون کە لە وەتای دوای ئەنجامدرانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان خەستر بوونەتەوە؟ بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان دڵشاد حوسێن هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان سەربەزمەنمی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانن. بەخێرهاتتان دەکەم. زۆر سوپاس. کاک دڵشاد بە لە بەڕێزتەوە دەست پێ بکەم. دەتوانین بڵێم سەرەت ساڵی تازە ئەم مانگە کە هێشتا تەواو نەبووە مانگی لەدایکبوونی کۆمەڵێ بڕیاری تازە و زۆری هێزە سیاسیە کوردیەکانی هەرێمی کوردستانە. هەز دەکەم هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان نەماوەتەوە لە ماوەی ئەم 15 ڕۆژەدا بڕیارێکی نەدابێ. بەڕێزت پێت وایە ئەم بڕیارانە سەرەتایەک بن بۆ ئەوەی ئێمە لە داهاتوودا ئیتر مەشهەدێکی تازەی سیاسی لە هەرێمی کوردستاندا ببینین؟ ڕاستی خۆی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بارودۆخی هەرێمی کوردستان و قۆناغی سیاسی هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی ترەوە و لە کاتێکە هەڵبژاردنەکان لە 2018 چڕ بووەتەوە زۆرنەی هەڵبژاردنەکان ئەکەوێتە ئەم ساڵ هەر بە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەکەوێتە ساڵی 2018 بۆیە لە ساڵی 2018 زۆرترین تەحالوفاتی سیاسی و کێشمەکێشی سیاسی ڕوئەدا و ئەو قۆناغی کە لە دوای 16 ئۆکتۆبەر هاتوۆتە ئاراوە هەرێمی کوردستان لەلایەن هێزە سیاسیەکانەوە هەندێ هێز ئیعادە نەزەر ئەبێ لە خۆیان بکاتەوە و هەندێ هێزی تر ئەبێ جۆری تەحالوفەکانی گۆڕانکاری بەسەر بێ بەپێی قۆناغەکە چکە قۆناغێکی ترە. ئێمە ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە قۆناغێکی دۆڕاو بەرامبەر بەغدا لەلایەن هێزە سیاسیەکەەوە هاتوونێتە دەرێ و ئێستا ئەو بەغدایی کە جاران ئێمە بە ئارەزی خۆمان ڕێیس و زەرامانە گۆڕی بە ئارەزی خۆمان چیمان پێویست نەبێت لە پەرلەمانتیانە ئەپەڕی ئێستا لە بەغدا زۆرینە و کەمینە زۆر سەکە ئەماژت بە دووشت کرد ئەوەی کە هاوپەیمانێتی تازە دروست بکرێت و ئیعادە نەزەریش هەبێ. هەز دەکەم شقی یەکەمیان تا ئەندازەیەک خەریکە گەڵاڵە دەبێت بۆی کە کۆمەڵی هێز بە فعلی چوونەتە ناو هاوپەیمانێتەوە. بەڵام بۆ ئیعادە نەزەرەکە چی ئیعادە نەزەر بکاو و لە چیشدا ئیعادە نەزەر لە ڕاستیە پارتی وەکێتە بێ ئیعادە نەزەر بکەن چکە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە 26 ساڵ ڕابردوو و ئیدارەدانی ناوچە دابڕاوەکان ئیدارێکی خراپ بووە و ئێمە نەمانتوان لێ ناوچە دابڕاوەکان نمونەیەکی حکومڕانی جوان پێشکەش بکەین کە بتوانین عەرەب و تورکمان کە لەو ناوچانە واقعن و ئەمری واقعن وجودیان هەیە بیانکەین نەک بە دۆستی خۆمان کە بیانکەین بە هاوژیانی خۆمان لە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئیداریەوە. لە ڕاستیە بۆی ئیدارێکی خراپمان کردو دوو ئیدارەیمان تەنفیز کردووە لەوێ دوو ئیدارەیمان تۆختر هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە واقع دوو ئیدارەیە لە واقع ڕاست لە ڕووی فۆرمی حکوومەتەوە لە ڕووی هەرێمەوە قوارێکی دەستوری ماوە قوارێکی دەستوریمان نیە چکۆ بنەمایکی دەستوری کەرێمی کوردستان قوارێکی دەستوریە. بەڵام هەز ناکەی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان
تەواوی ئەو هێزانی کە لە هەرێمی کوردستاندا هەن بە ئەندازی خۆیان بەرپرسیارن 2000 بەرپرسیارەتی مستەوای هەیە چکە حکومڕانی کۆمەڵە هێز هەیە لە ڕاستی لە ماوەی 26 ساڵی حکومڕانی هەموو 26 ساڵەکە حکومڕان نەبووە هەنێ هێز هەیە مشارک بووە لە قۆناغێک بۆ قۆناغەکان بۆ قۆناغێک بۆ ئامانجەکە هەدەفی بۆ نەی پێکاو هاتوۆتە دەرێ یان کێشێکی سیاسی دروست بووە کراوەتە دەرێ ئەمانە هەموو ڕووی داوە بەڵام دوای 16 ئۆکتۆبەر لە ڕاستی ئەبێ ئاعادە نەزەرێکی کولی بکەینەوە ئێمە لەژێر ئینیارێکی ئابووری قورساین هەرێمی کوردستان ئێمە ناتوانین بژێوی هاوڵاتیان دابین بکەین موچە دابین بکەین سربەخۆیی ئابووری بوو وەهمێک بوو لە ڕاستیا بڵێن بۆ هەرێمی کوردستان بە زەرەشکایەوە ململانەکانی ئێمە لە ئاستی قەومی لە ئاستی بەغدا ئەو وەهمە قەومی کە دروستمان کردبوو لە ڕاستیا بەتاڵ بووەوە و ئێمە نەمانتوانی قۆناغی وەهمی قەومی لەگەڵ عێراقا بگوەزنەوە بۆ وەهمی هاونیشتیمانی بوون و هاوڵاتی بوون ئەومە پێمانەوە ڕاستە قۆناغی ئێمە ئەگەر قۆناغێک ئاستی نێودەوڵەتی و ئەقلیمی لە ساڵحی ئێمە بووایە هەرێمی کوردستان ئەگەر ئیسفتای کردا بۆ سربەخۆیی و ئەیزانی ئەنجامەکانیشی چیە بێ بەڕاستی مجازەفەیەک بوو کە ئێمە کردمان ڕیسکێک بوو کە ئەنجامەکەی بە قازانجی ئێمە نەشکایەوە ئەوە بوو لە ساڵ نزیکی 51 ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێممان لە دەستدا و حکومڕانی هەرێمی کوردستانیش دەرکەوت کە حکومڕانێکی باش و ئیدارێکی باش نەبوو زۆر باشە بۆیە پێویستی بە گۆڕانکاریە لە عەقڵێتی زۆر باشە زۆر باش کاگەیە سەربەس ئەوە کۆمەڵی هێز لە دەرەوەی پارتی و یەکێتی وازەحە کە قەراری سیاسی خۆیان هەیە هەندێکیان چونەتە ناو هاوپەیمانی هەندێکیان هێشتا یەکلا نەبوونەتەوە بەڵام 2000 لە هەمبەر هەندێک پرس قەراری سیاسی خۆیان داوە بە نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە 2000 ئەمیش لە حکومەت کشایەوە ئەوەی کە ماوەتەوە بە قسەی کاک دڵشاد بێ پارتی و یەکێتین کە پێویستە ئیعادە نەسەر بکەنەوە بە خۆیاندا بەڕێزت لەوبارەوە دەڵێت ئێوە ئامادەن بۆ ئەوە وڵا لە دەستپێکی بەرنامەکە بەڕێز کۆمەڵی پرسیارت کرد زنجیرێک لەسەر هەمویان ئینشاءڵڵا هەوڵ دەین بۆ کە باوەڕی من ئەوە سەعاتەها کاتی بۆی کە ئێمە وەڵامی هەموو پرسیارە بینەوە و لەسەر ڕوانگە و بەشە جیاوازەکانی قسە بکەین چونکە هەستم کە پرسیارەکان هەم زۆر و هەم چڕۆپڕ بوون ڕەنگە من زیاتر بۆ دیوای قسەی لەسەر بکەم کە کۆمەلگای کوردی و حیزبە سیاسیەکان بە تایبەتی بە باوەڕی من لە بچووکترین هێزەکان و بۆ گەورەترین هێزەکان پێویستی ئیعادەی نەزەرکەن نەکەوەی کە تەنها یەکێتی و پارتی بێ لەبەرەوەی کە بەڵام بۆ ئیعتیباری کە پارتی و یەکێتی دوو هێزی یەکەم و حکومڕانن بەڵام ئەو حەز ناکەی ئەم ئیعادە نەزەرە زۆرتر بۆ ئەوان لەم ڕۆدا پێویستە کاگ شۆڕژمن باوەڕم وایە ئەو هێزانی ترش هێزی بێکاریگەر نین بۆ نمونە بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلامیە یەکگرتووە تەنانەت حیزبی سۆسیالیست و شیوعی ئەوانی تریشە من بیرمە لە سەروەختی ڕیفراندۆمە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان زۆر تەرکیزمان لەسەر ئەوە بوو تەنانەت لەسەر ئاستی فەردیش وا بکەین لەو پرۆسەیە بەشدار بن لەبەرەوەی کە باوەڕمان وایە کە ئەم بەلاخستنەی ئەوەی کە ترێکێتی و پارتی لەم حاڵەتە بەرپرسن دۆخێکی زۆر خراپەوە دۆخێکی زۆر نامۆڕاڵی و نەئەخلاقیە لەبەرەوەی کە بۆ نمونە ئێمە بینین ئێستا هێزەکانی هەر بۆش دەتانوی زۆرترین هێز بێنە ناو ئەو جڤات و کۆبوونەوە سیاسیە باڵایانەی کە سەرۆشی پێشووی هەرێم سەرۆکاتی دەکرد ئەزانی کاک شۆڕەش بۆ نمونە ئێمە سێ هێزی ترمان هەیە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو کە ئەم هێزە هەم لە حکومڕانی لە بەغدا بەشدارن و هەم لە حکومڕانی لە حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بەشدارن و شۆڕ بۆتەوە بۆ ئاستەوەی کە لە پارێزگاکانیش بەشدارن ئێستا بەڕێز پارێزگاری سلێمانی سەر بەکام ڕۆتوها کام هێزی سیاسیە بەشێکی زۆر لە قایمقام و مدیرناحیەکان سەربەشێن یعنی بۆ مدیر عامەکان سەربەشێن یعنی ئەمە شۆڕ بۆتەوە بۆی کە ئەم هێزانە چیتر لە دەرەوەی مەسئولیت نەمێناوانی و خراپترین ڕوانگە لە 4 ساڵی ڕابردوو لە پرۆسەی سیاسی لە کوردستانەوەیە کە چەند هێزێکەیە قاچێکیان لە حکوومەت و قاچێکیان لە دەرەوەی حکوومەتە قاچێکیان لە ناو ئەنجومنی پارێزگا و ناو پارێزگای و قاچێکیان لە دەرەوەی پارێزگای و لە ناو خۆپیشاندەرانە دۆخەکەی زیاتر ئاڵۆز کردووە ئەمە دۆخی ئاڵۆز کردووە و تەمەموژێکی دروست کردووە کە سەرنجام کەس لە کەس تێناکە کەس نازانێت یعنی هێزی سیاسی هەیە تەنانەت لایەنگر و هەڵسوڕاوەکانی خۆشی نازان کامی هێزە ئۆپۆزیسیۆنە دەسەڵاتە ڕێکخراوێکی NGO مەدەنیە یعنی سیفەتی چییە سیفەتەکانی دیار نییە لەبەرەوە بەڵێ ڕاستە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سەرەکی لە وڵاتە زۆرترین بەرپرسیارەتیانەکەوێتە ئەستۆ و پێویستە مراجعەی خۆیان بکەن ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان لە زەمەنی ڕیفراندۆمونە لە زەمەنی دوای ڕیفراندۆمیش لە بەرپرسیارەتی ڕامان نەکردووە هەمیشە ئەو هێزە سەرەکیەی کوردستان بووین کە باوەڕمان وا بووە ئەبێ ئێمە زۆرترین بەرپرسیارەتیمان هەبیوە لە ڕیفراندۆمشا ئەمەمان تحقیق کردو بە ئاستێکی زۆر بەر یا سەپاندوتانە دەگوترێ بەسەر ئەزانی ئەگەر ئەم وڵاتە دیکتاتۆریان نەبووە ئەمان سەپاند بەڵام مادەم لێرە فرەحیزبی هەیە جۆرێک لە ئەگەر پەراوێزێک لە بەڵام بەرپرسانی یەکێتی کە تا ئێرە هاوپەیمانی ئێوەن لیان دەبیسترێکە بنمونە لە بابەتی ڕێفراندۆم ئەوەندەی جەنابی کاک مەسعود پارتی دیموکراتی کوردستان یعنی بنمونە یەکێتی یاقیاری یەکێتیان ناچار کردووە کە 2000 دوای ئەمە بکەون کە کردیان ڕۆژی 6
نزیکەی سێ ئەندامی مەکتەبی سیاسی و جێگری سکرتێری گشتێکی شوانی کوردستان لێ ئامادە بوون ئەمینداری گرتو ئیسلامی کوردستان لێ ئامادە بووە یعنی تەنانەت دوای سەردەمی ڕێفراندۆم ڕێخەری گشتی بزنەوەی گۆڕانەچێ دەنگە داتووە بە میدیاکان لێ بەڵێ دەنگمدا مامۆستا عەلی باپیر و کۆمیری کۆمەڵی ئیسلامی چوو بۆیە و وتی ئەمە هی ئێمەشە یعنی من شتێک کە زۆر هەست دەکەم پرۆسی سیاسی لە وڵاتە تێگا ئەوەیە کە ئەگەر دەستکەوتێکە بێ هەمومانە بین بە خاوەنی بەڵام ئەگەر نوشوستیەکە بێ تەراجعەکە بێ پاشەکشەیەکە بێ هەموو خۆی لێ ببەریەکەن زۆر جار شەر پارتی تیامێنێتەوە هەر بە بەڵگەی ئێستا حکوومەتی پارتیە ئەو ڕفراندۆم ئادەم کەسی خوارد ڕفراندۆمی پارتیە بەڵام بیرمان بێ بۆ نمونە سەردەمانێک کە پرۆسی نەوت لە وڵاتە دەرێنانی نەوت دەستی پێکەوە تەسەوراتەکان وا بوون کە ئێمە ئەچێنە دۆخێکی ئابووری زۆر باشەوە یعنی زۆرینە هێز و لایەنە سیاسیەکان بەردەوام تاکیدیان لەوە کردویان و ئەم پرۆژەی پارتی نییە و پێویستە پارتی خۆی نەگا بەخاوەنی بەڵام لە کاتی ئێستا لە بەرەوەی کە پرۆژەکە سەرکەوتوو نەبووە نرخی نەوت دابەزی ئێمە تووشی گەمارۆوە بین شکستی هێناوە هەمویان لە ماڵی خۆیان کە خاوەنێتی پارتی دیموکراتی کوردستان ئەمە گلەی و ملاحەزەیەشی زۆر دروست نییە لەسەر هێزەکانی دەرەوەی پارتی هەر کاتێ پارتی و یەکێتی یا دۆخەکە بەو ئاڕاستەیە دابوو بێ کە ئیجابیە خۆشە دەستکەوتێکەیە هەمومان هەوڵمان داوە بەشی خۆمان ئیدعای خاوەنداریەتی بکەین بەڵام کە شکست و نوشستی هەبووە یەکێتی و پارتی و بزاتیش پارتی بە تەنیا هێشتومانەتەوە ینی ئەمە بۆ کاگێ ئەمە قسەیشی دروست نییە ئەمە تقریبا نسبیە ئەو هێزانەی لە ڕاستیە حکومڕانی لە هەرێمی کوردستان حکومڕانیەک بە هەمومان نەزانن قۆرخی دەسەڵات قۆرخی ئابووری قۆرخی ئەمنی قۆرچی هێزی پێشمەرگەی لە یەکێتی پارتیە هەموو ئەو ڕیفراندۆم مەسەن کۆمەڵ و گۆڕان بەشدار نەبوون لە کەمپینی ڕیفراندۆم بەوە ئازادی شخصی ڕێکخرد دەنگ بە بەڵێ ئەدا یا بەشێک لایانی کۆمەڵ دەنگ بە بەڵێ ئەدا لەبەر پرسێکی نەتەوەی بەڵام بەڕاستی بەیاننامەیان هەیە چەندەها بەیاننامەیان هەیە گۆڕان و کۆمەڵ کە تعزیری سەرۆکی هەرێمی ئەو کاتەیان کردووە کە ئەم ئینتیخابە ئەم ڕێفراندۆمە دوا بخە شیش کراوەتەوە کە ئەنجامەکەی بە قازانجی ئێمە ناشکێتەوە بەڵام کە هاتە سەر ئەوەی دەنگی بۆدا وانە زۆر دەستکەوت هەیە کە دەستکەوتی گشتی بۆ پارتی بۆ خۆی بردووە ئەوەشی تایە یعنی بۆ نمونە ئەگەر ڕێفراندۆم پارتی کردی بوو بە هی خۆی و لە ناو خۆشە کردبوو بە هی کاک مەسعود هەرخۆی بانگەشەی بۆ کرد هەرخۆی حملەی بۆ کرد کە هێزی تر کە کەسی تر ئامادە بابە پرسیار لە تۆ بکەم بۆکو مقاتعانە کێ ڕێگەی لەوە گرت و کە ڕێخەری گشتی بێت بانگەشەی بۆ بکە بانگەشەی نەکردو ئەو بڕای پێی نەبووە بڕای لە تەوقیتی ڕێفراندۆمەکە نەبووە مۆنۆپۆلمان کاکە بڕای بە تەوقیتی ڕێفراندۆمەکە نەبووە ئەوانەی کە بەشدار بوون لە لیژنەی باڵای ڕێفراندۆمە تەنها دیکۆر بوون ئەوە ئەم فەزایەکی گشتی دروست کرابوو عقلێکی جەمعی دروست کرابوو ئەگەر تۆ بێت و دژی ڕێفراندۆمی خاینی ئەگەر بێت و تۆ ڕایەکی جیاواز دەبێ خاینی ئەم دواییش هەریەک لە کۆمەڵ لە گۆڕان کەوتنە ژێر کاریگەری ئەم کەوتنە ژێر و فەسا گشتی هەندێک کەس کەوتە ژێر و فەسا گشتیە قەرارە سیاسەکەی قەرار سیاسەکە گۆڕان بڕیاریدا دەنگدەرانی ئازاد بن زۆر چاکە من بە ئەستا پرسیارێک لە بەڕێزت بکەم کاگە سەربەز ئاماژەی بە شتێک کرد بە ناڕۆشنی لە هەڵوێستی هێزەکانی دەرەوەی پارتی وێشەتی بە تایبەتی گۆڕان و کۆمەڵ و هەروەها یەکگرتوش بەوەی کە زۆر زار قاسیشان لە ناو حکوومەت و هەروەها قاسیشان لە شوێنی تر بووە هەزەکەی قەراراتەکانی ئەم دواییانەیان لە دوای ساڵی تازە لە دوای ئەو دۆخە تازەی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دروست بووە ئیتر کۆتایی بەم ناڕۆشنیە بهێنێ کە ئەم هێزانە پێی دەناسرانەوە لە ڕاستیە دیار بەم هێزانە چیان دەوێ و چی خۆی هەموو هێزەکان بەرنامەی کاریان هەیە ئەو هێزانی کە چوونە ناو بۆ نمونە بە بستنەوەی گۆڕان بڵم کە چۆن ناو حکوومەتەوە بە وەعدی شەراکەت چۆن ناو حکوومەتەوە و لە ڕاستیە ئەزمموی کرد کە ئەمە شەراکەت نییە کە لەگەڵ حکوومەتەیەکە ئەمە بەشداریە مستەلحی بەشداری لەگەڵ شەراکەت جیاوازە کە ئەوان بەڵێناندا و دۆخێکی تری هەرێمی کوردستان بێنە پێشێ و ئەم هێزانە پێکەوە ئیداری هەرێمی کوردستان ئەم قۆناغەت تێپەڕێنن بە شەراکەت بەڵام لە تەنفیزکردنە لە جێبەجێکردنە لە جەکەی ئەومان بینی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا کە بچێتەوە ناو هەولێر ڕێگری لە وەزیرەکان کە بچنەوە بۆ دەوام بۆیە ئەم قۆناغە وای کرد کە مۆنۆپۆلی حکوومەت لە ژەردەسی دوو کەسە بمێنێتەوە و ئەم دوو کەسە بە ئارەزوی خۆیان مۆنۆپۆلی حکوومەت زۆر باشە من بە پرسیارش لە بەڕێز دەکەم دەگوترێ هەر قەرارێکی سیاسی لەمە دووە لە هەرێمی کوردستان لە ڕابردووشدا هەروە بووە بەڵام تا ئێرە هێزەکان نیان کردو ئەمە شتێکی ترە ئەوەی کە قەراری سیاسی لە هەرێمی کوردستان نەتیجەی ئیجابی هەبێ پەیوەندی بەوە هەیە کە هێزە سیاسیەکان بتوانن شەرخێک کلێنێک لە نێوان پارتی و یەکێتی دروست بکەن هەر تا ئەو کاتی پارتی و یەکێتی بەیەکەوە بن قەراری سیاسی هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی سەرکەوتن بەدەست نایانێ پێشمەرجی یەکەمی سەرکەوتنی هەر قەرارێک هەر هاوپەیمانێتێک لێکترکردنی سیاسیانی پارتی و یەکێتیە لە ڕاستیە ئەوە بەشێکێتی بەڵام بەشێک لە یەکێتی لەگەڵ پارتی بەرژەوەندی ئابووری هەیە
بەرژەوەندی حکومڕانی هەیە بەرژەوەندی دەسەڵاتی هەیە بۆیە لەکتر ئەمانە بەرژەوەندی کۆی کردوونەتەوە و بەشێک لەمانە کە بەرژەوەندی و ناتوان لە بەرژەوەندیەکان بێنە دەرەوە ڕاستە ئێستا بەرهەم ساڵح هاتوۆتە دەرێ هێزێکی دروست کردو لە هەناوی یەکێتیەوە هاتوۆتە دەرێ و هێزێکی درۆ بەناو هەڵپەیمانەوە لە دەروێکێتی بەشداری هەڵبژارد نەکا و یەکێتی و پارتی پێش ریفراندۆم بەڵێنیان بە یەکتریدا بوو کە بە یەک لیست دابەزن و حەجمی و انتخابات تەجیلکەن لەبەر خاتری یەکێتی و ئەگەر یەکێتی و پارتی چەند کورسی بێنێ لەگەڵ یەکێتی دابەشی بکە بەڵام شەرقەکانی نێوان یەکێتی و پارتی لە تەزاروبی مەساڵحە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان و لە ڕای جیاواز ناو یەکێتیە وای کرد کە جۆرێک شەرق دروست بێ بەڵام هێشتا بەرژەوەندێک گشتەکە لە ئاستی باڵا لەگەڵ پارتی هەرماوە بەڵام شەرقێک دروست بووە شەرقێک نسبیان دروست بووە ئەمە بەشێکێتی بەشی دووەمی بریتە لە ئەو عقلەتی حکومڕانی کە لە هەرێمی کوردستان مۆنۆپۆڵکردنی حکومڕانی لە هەرێمی کوردستانە یعنی با نمونە بێنینەوە ئێمە مقارنەتەن بە عێراق ئێمە چەند ساڵە کاکنێشی سەرۆک وەزیرانە وەڵا بیرم نایە بیری نایە چەند سەرۆک وەزیران لە عێراقا گۆڕا باشە زۆر گۆڕا یعنی هەموو ئەمانە ئەبێ چاوی لێ بکەین ئێمە بڕیار بوو دیموکراسی بگوازنەوە بۆ عێراق ئێستا لە عێراق تەحالوفی نەدروستە بێ سەدری کە حزبێکی تائیفیە لەگەڵ حزبی شوعی تەحالوفەکە باشە ئەبادی لە ناو یەک حزب لەگەڵ مالیکیە هەر یەک حزبن لە ناو یەک حزب دێنێ دەرەوە دوو تەحالف دروستەکەن حزبەکەشان شەق ناکەن ئەم مۆدیلە لە جۆری تەحالوفاتی نوێ و حکومڕانی نوێ بێ لە کوردستان بێتە ئاراوە زۆر باشە هەز دەکەی ئەو مۆدیلەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان لە دوای سەری ساڵی تازە کۆمەڵێ هێز ئێستا بێکۆ کۆبوونەتەوە ئەو مۆدیلە ستایش کراوە بێ کە ئێستا کاگە دڵشاد لە بەغداوەکو نمونەیەکی ستایش کرا و دەیهێنێتەوە ئەگەر پارتی و یەکێتی بە قسەی کاک دڵشاد بەرژەوەندی ئابووری و سیاسی و ئەمنی کۆیان بکات و ئەی ئەم هێزانەی کە ئێستا بە نمونە هاوپەیمانەتی سیاسیان لە هەرێمی کوردستان دروست کردووە ئەمانە چی کۆی کردوونەتەوە بەڕێ بەڕێزت زانی کاک شۆڕژ باسی من پێم سەیرە کاک دڵشاد هێشتا دوای ئەو هەست من سەربارەوەی کە دۆخی کوردستان لە بەرچاوە گرم وە ئێمە زانم لە دۆخێکی ئابووری خراپین و خەڵکی ئێمە لە قەیران و مەعزاقێکی خراپایە بەڵام و حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ئاستێکی باش سەرکەوتنی بەدەست نێناوە بەڵام پێم سەیرە کاک دڵشاد ئیعجابی هەیە بۆ حکومڕانی لە بەغدا یعنی حکومڕانیەک کە سونەکانی عێراقن هەڵدێن بەرلەوەی کە کورد بێ لە حکومەتی عێراقی ئەم وڵاتە سیستەمی پرۆسی دیموکراسیە حکومڕانی نەکردبن حکومڕانی پارتی شەریکەتیایە یەکێتی شەریکەتیایە هێزە کوردەکان هەموو شەریکەتیایە ئەگەر عێراق مۆدێلێکی سەرکەوتوی سیاسی هەبوایە ئێستا لە دووخورمات و کورد جینۆساید ناکرا ڕەشەکوژ ناکرا ئەگەر عێراق مۆدێلێکی سەرکەوتوو بووە ئێستا لە بەغدا سونە هەڵ نەهات هەزاران خەڵکی سونە و لە بەغدا و لە دیالە و لە مووسڵ و لە کوێ لە کوردستان ناحەوانەوە یعنی من پێم سەیرە تۆ عجابت هەبێ بۆی کە مادەم مالیکی گۆڕاوە بە عەبادی ئیتر لە عێراق دیموکراسیت بەکەماڵە و عێراق مۆدێلێکی باشی پێشەش بەڵام بەشێکی دیموکراسی چاوی لێ بکەین بەڵام بەشێکی دیموکراسی بەشێک نییە لە دیموکراسی و حکومەتی عێراق حکومەتی تائیفیە و کاریگەری زۆر خراپی لەسەر باشووری کوردستانیشەیە ئێمە کارەساتەکەمان هەر ئەوەندە نییە کە ئێمە بخۆمان نەمانتوانین مۆدێلێکی باش بەرقەرارکەین کارەساتی کۆمەڵگەی ئێمە بەشێکی ڕێگە بۆی کە ئێمە معجبین بە شەریشین بەشدارین لە دەوڵەتێکە بە زۆر کێنراوین بە دەوڵەتێکەوە کە دەوڵەتێکی بربەریە دەوڵەتێکە خەڵک لەسەر عەلی عومەر ناوەکوش کاک سەربەز یعنی چوزانم کاتی ئەم جۆرە خیتابە پێویستە کۆتایی پێ بێ بەسە بەس هەزناکی ئەم خیتابە کارەساتی دروستکردن هەزناکی بەشێشی ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا ئەوەی ئێستا ڕوودا هەرام خیتابە لی بەرپرسیارە بەڕێزم کاکە شۆڕژیان بەس نەبێ ئەزانی ئەگەر عێراقم عێراق بێ بۆچی بەس بێت ئەگەر عێراقێکی مەزهەبی بێ ئەگەر عێراقێک کورتیا بە مافەکانی خۆی شاد نەبێ بۆچی بەس بێت ئێمە لە ڕیفراندۆمە چیمان کردبوو چەک و تۆپ و تانکمان بردووە سەر بەغدا دەوڵەتێک ترمان داگیر کردبوو میلەتێک ترمان جینۆساید کردبوو لە ڕێگەی ڕیفراندۆمەوە کە شێوازێکی مەدەنیە لە وڵاتانی هاوچەرخ پیاداکرێت داوای مافێکی سادۆ ساکاری خۆمان کردووە زۆر باشە کە ڕێگەیگرتوتە بەر ئەڵێن قسەکە چییە قسەکە لەسەر ئەوەیە کە ئێمە لە کامە عێراقی ئێمە لە عێراق چیمان دەست ئەکەوێت ئەسڵەن ئێمە لە دۆخێکی خراپەی ئەوەی ئێستا لەو دۆخە خراپە ئابووریین کە ئەمانە جارێک خۆمان بە عێراقەوە گرێبین ئەگەر ڕووداوی 16 ئۆکتۆبەر نەبووایە ئەو کەتنە نەبووایە کارەساتە ئێمە ئەگە دەوڵەتیش نەبووینایە بوردەوردە بەرەو سەرپێکەوتن نەکەوتین بەرەوە ناچون جارێک ئێمە بۆ موچە بگەڕێن بۆ بەخا ئەسڵەن پێویستە لەم هەڵبژاردنەی کە دادێت خەڵکی کوردستان سزای ئەو هێز سیاسیانە با کە هۆکاری 16 ئۆکتۆبەرن و سزای ئەو هێزانە بات کە ماوەی 4 ساڵی ڕابردوو قاچێکیان لە حکوومەت و قاچێکیان لە دەرەوە بووە لە بەیانیان لەگەڵ لە حکوومەت لە وەزارەت داوامیانە کە دوای ڕۆنەکە خۆپشان دەربوون یعنی کاتێک ئەزانی بەس حەزناکەی کاک سەربەز ئەم قسە ئەو خیتابێ بەڕێزت هەمان ئەو قسە و ئەو خیتابەیە پێش ڕێفراندۆم و پێش 16 ینی ئۆکتۆبەر ینی ئێوە قسەتان پێی کردووە هیچ بەڕانێش بەسەردا ناتوە هەز ناکەن شتێکەگە هەبێ بە ناوی ئاعادە نەزەر لای ئێوە هیچ بوونێشی نییە
کاکە شۆڕش ئەگەر واقعەکە بێ ئەوەیە ئێستا ئێمە بۆ نمونە کاگڵشاد باسیەوەی کەوتی ئێمە بۆی لە حکوومەت کشاوینەتەوە لەبەرەوەی کە دەسەڵاتمان نەبوو لێ باش ئەو زمانی کە سەرۆکی پەرلەمان ڕێگری لێکرا بکرێتەوە بۆ پەرلەمان بۆچی لە حکوومەت نەکشانەوە بۆچی ئەبێ 2 مانگ بمێنێ یان ئێستا کاتی حکوومەت تەواو پەرلەمان 8 مانگی بەخۆی درێژ کردو لە کاتی درێژکراوەیە توی لە پەرلەمان جێڵی حکوومەت جێهێڵی دام و دەستگاکان و وەزارەتەکان جێهێڵی یعنی ئەمە کەواتە ئەم بڕیارانە ڕاکردن لە بەرپرسیارەتی ئەم بڕیارانە چیان پێ دەڵێن ئەم بڕیارانە پێمان دەڵێ دۆخی ئێمە بەم خراپیان مێنێتەوە و حیزبایەتی لە کوردستان لە جیاتی ئەوەی کە ئەگەر حیزب دیاردێکی هاوچەرخ بێ لە ڕۆژئاوا هاتبێ لە ڕۆژهەڵات ماڵی مرۆڤی کوردی گوێران کردووە و ئێمە لە حیزبایەتی شتێکی ئۆتۆمان نەچنیەوە لەبەر ئەوەی کە حیزبی ئێمە حیزبێکی هاوسەنگ نییە حیزبێکی باش نییە حیزبێکی بە بەرنامە نییە تیۆریەیەکی نیە لەسەری بڕوا و پراکتیزی تیواریەکانی ناکە هەر بە نمونە کاکە ئەزانی لە زەمەنی بۆ نمونە لەبەر کاگڵشاد لێرەیە فۆکس مستە بزوتنەوەی گۆڕانە بێ لە زەمەنی وەفاتی کاکنۆشوە مستەفایە چەم کێکهێنرایە ناو ئەدەبیاتی سیاسی لە وڵاتی ئێمە بەناوی باوکی هەژارن بەڵام ماوەی 5 مانگە ئەم ئەدەبیاتە ئەم چەمکە تەراجوعێکی گەورە نەکرد تەراجوع پەشیمانبوونەوە لێ چۆن ئەم باوکی هەژارانە سەرنجام 122 نمزەوی کە مڵکی گشتی شارانی سلێمانی و خەڵکی کوردستانە لەسەر کاکنۆشیروان تاپۆکرێ و پاشان دوای وەفاتی کاکنۆشیروان ئەگوازێتەوە بۆ کوڕەکان بام قسەکەم تاکەم خۆدان شۆش ئەم باوکی هەژارانە لە نەتیجە دەرکە و کوڕەکانی خاوەنی 122 نمزەوین لە ماف و مڵکی خەڵک ئێستا ئەم چەمکە تەراجوع کراوە لێ پەشیمان بوونەوە بۆ لەبەرەوەی کە بەجددی باوکی هەژاران منداڵەکانی خاوەنی 122 نمزەوین و ئەو بزوتنەوەی گۆڕانی کە دژی ئەوە بوو یەکێتی و پارتی مڵک و ماڵی گشتی داگیرکەن بۆ خۆی داگیرێکە ئەو لە ئۆپۆزیسیۆنە 122 نم داگیرەکە ئەگە بچێتە دەسەڵاتە وڵاتە سیاجە یعنی لەبەر ئەوە بەڵێ بەتاکید بەڵام کاتی دەدەمێت بەڵام کاکڵشاد با وازح بین و با سەریح بین بەڕاستی بزوتنەوەی گۆڕان کە بە کۆمەڵ دروشمی جوانەوە هات خاوەنی پارادۆکسێکی گەورەی لە ناخی خۆیان و ئەو شتانەی کە بە دروشم بەرزی کردوونەتەوە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە یەک دروشمی خۆی بەدی نەهێناوە ئێستا بزوتنەوەی گۆڕان ساڵی 2009 نییە کە تازە بێت و بە خەڵک بڵێ من یەم ژیانتانە گۆڕم بزوتنەوەی گۆڕان 10 ساڵە تەجروبەی سیاسی پێشکەشەکە بەشداری 5 هەڵبژاردننی گشتی کردووە و لە هەرێکی لە هەڵبژاردنە گشتیانە لە 400 بۆ 500 هزار دەنگی هێناوە و بەشداری حکوومەتی کردووە بەشداری پەرلەمانی عێراق و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقی و وەزارەت لەوێ و لێرە مەحافظ و لەوێ قایم خام و لەوێ سەرۆکی ئەنجومەن و لە هەولێر 4-5 وەزارەتی ئەم قسانە لۆژیکێکی زۆری تێدا نیە کاگێ یەک جارێ یەکە ڕەوانشاد نەوشیروان مستەفا لەبەر خانی کۆمپانیای وشە بووە کۆمپانیای وشە بە یاسا پارەی داوە و ئەو شوێنەی کە بستنەوەی گۆڕانی تیا کە بۆ کاری حزبی بەکاری بۆ شخصی بەکردن کاتێ لە کۆنگری ڕۆژنامەوانی لی دەپرسن خەڵک دوو موچەی هەیە دەڵێ بە یاسا ئەم دوو موچەی ئەوەی کە شتێک نییە بە یاسا دوو موچە بێ لە دنیا شتێک نییە لە دنیا یاسا یەک موچە هەیە ئیجازە بە بستنەوەی گۆڕان لە هەموو کوردستانە خاوەنی شوێنێکە کە بە یاسا وەریگرتووە و لە ئیداری گشتی کاتی خۆی بەناوی وەریگرتووە و پارەی بڵێ وەریگرتووە بە قانون وەریگرتووە بۆ بەرژەوەندی تایبەت بەکارهێنانی بۆ بەرژەوەندی حزبی بەکارهێنانی و حزبیش بۆ بەرژەوەندی گشتیە ئەمە بەشێکی بەناوی هەر کەسەوە بێ قانونیان هەر بێ بەناوی یەکێکەوە بێ ئەوە لە ناوی معنەوی زۆر چاکە ئەگەر ئەمە ناقانونیە بەیانی بڕۆ شکاتکە ئەوە یەک ئەوە تۆ حکوومەتی ئەوە یەکیان دووهەم ئەمە بەشێکێتی بەشی دووهەمی بەشداریکردن لە حکومڕانی جیاوازە لە بەشداریکردن لە حکوومەتی خۆجی حکوومەتی خۆجی نسبەبی ئیستقاقیە مەسەر لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە لە ئەڵمانیا کاتێ حزبەکەی مێرکل ئەیباتەوە حزبەکەی مێرکل ڕەنگ بێ لە منشن ئەو حاکم نەبێ حزبەکەی تر حاکم بێ کە معارەزەیە ئەم پرۆسەی یا معارەزی بیا لە حکومابی بەس لای پارتی هەیە یا بێ لەگەڵ مابی یان لە هیچ نەبی ئەم عقلەتە بێ بگۆڕێ شتێکی ڕخنەگرتن جیاوازە لە معارەزە بوون من باسی ئەوە کە گۆڕان لە 2009 دۆخێکی هێناوەتەوەڕێ لەگەڵ حزبەکانی هاوپەیمانی لە ئۆپۆزیسیۆنە کە ئەم دۆخی ئێستا بگەڕێ و بیرکەرەوە چاو بنوکەنە پێش 2009 سەرکە لەگەڵەوە زۆر زۆری گۆڕاوە کاکە ئێمە پێش 2009 مازانی بوجە چی لێتێ و چی لێکری هەمی سەرفەکرا بۆ بارەکەی حزبی بۆ موچەی حزبی 35 میلیارد تەوزیعەکە لە بەنی پارتی و یەکێتی ئەمەمان نەهێشت لە پەرلەمانە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بوجەمان کەشف کرد لە پەرلەمانە ئەو پارێکە لە بەغاوە هەمومان کەشف کرد لە سەرفکردنە لەو مودەی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە بوو زۆرترین پارەمان قسە
گیرفانی خەڵکەوە زۆرترین پارەمان خستە پرۆژەوە ئازادی سیاسیمان لە کوردستان قۆناغێکی گەورە بردە پێشەوە کە ئەوەی پارتی لە تیرۆری ڕۆژنامە نووس و نارەکانی خۆی لە ناوچەی سنووری خۆی ئەی کرد حدودێکمان بۆ دانا و لە سنووری یەکێتیا کە خەڵک نان بڕاوەکە لەسەر ئازادی سیاسی و لەسەر دەنگدان بە گۆڕان فەزایکی تر هاتە ئارەوە ئێستا حزبی کەشێتە ئارەوە کەس دەتوێت دەستی بۆ بەرێ ئەم فەزا گشتە گۆڕان و هێز هاوپەیمانەکانی لە ئۆپۆزیسیۆن دروستیان کردووە لەبەر ئەوەی ئەگەر بیرت بێت لە ساڵی پێش دروستبوونی گۆڕان یەکگرتو بەجیا بەشداریکە مەقڕەکانیان نەسووتان لە دهۆک ئێستا مەقڕ سووتاندن ڕاستە بەردەوام ئەو کەلتورە لای پارتی ئێمە ناشتێنین ئەوە هێزی منەظەمن ئەوان خەڵک بۆ خۆی مەقڕستی مەقڕی گۆڕان شەستێنێ ئەو مۆزوعێکی کە مەقڕی کۆمەڵی شەستێن مەقڕی ئەو شەستێنێ ئەم کەلتورە لەوە هاتووە پرسیارەکە لەسەر ئەمە نییە پرسیارەکە لەسەرەوەی پارتی حکومڕانە پارتی بەشێکە لەو شکستی لە 16 ئۆکتۆبر هاتووەتە تاسە احتراب بە مناکە باشە کەرکوک با بڵێن کەرکوک یەکێتی ئەوەی کرد ئەی کە شنگالی دا بەدەسەوە ئەی کە ناوچەکانی ژەردەسی مەخموری دا بەدەسەوە ئەی کە پاشەکشەی کرد ئەی کە هات هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزیۆن بە عەبادیەڵە بەس بێڵە بابێ ببینم هەموو ئەمانە نابینێت ئەمە کارەساتە تۆ بەم عەقڵێتەوە هێشتا بەردەوام بی تۆ شکستێک بەسەر حکومڕانی کورد و میلەتی کورد و ئایندەی کووردا هێناوە بەسەر خەونی کووردا هێناوە کورد چەند ساڵێک خۆتە پاشەکشە ناوچەکانی خستە هێشتا هیچ ڕوونی نەداوە لای ئەو هەمی معامەرەی لێیەکە خۆی هینە فریشتەی ئەم خەتابە نەتەوەیە ئەم وەهمە نەتەوەیە بێت یەک پشکێ لە ڕاستیە ئێمە لەگەڵ عێراقا ئەمانەیە کاکە دەستور ئێمە بە یەکۆ نووسیمانەتەوە خۆ پارتی و یەکێتی و ئەمانەی تیا بوون نووسیمانەتەوە ئێمە یەکەم حکومڕانی دروست بە خۆمانی تیا بووین ڕەنگە یەکەمین ئیعادە نەزەرێک کە پارتی کردبێتی ئەوەیە کە ئێستا داوای گەڕانەوە بۆ دەستور دەکات لەگەڵ ئێستا ئیعادە نەزەر بەس لەوە ئەو باسیەکە ئەوش خەڵکی ئیجابی نیە خەڵکی ئیجابیە باشە بەسەر چاو لە ناچارێ داوایەکە ئێستا ئێمە جاران ئێستا لە دەستور ئەو دەستوری کە نووسراوە ئەمەندە حقوقی هەرێمی کوردستانی تێ ئەگەر خاڵ بە خاڵ دیفاع لێکی پابەت بن پێوە ئێمە قازان جێمەیە بۆ نمونە دەستوریەک مادەی ناگۆڕێک لە زۆرنی سێم حافەزە هینی دەنگی بۆ لەدا یعنی کەواتە هیچ مادێکی دەستور لە قازانجی چونکە کاتی خۆی نووسراوە هەرچی حکومەت تەشکیل کراوە بمبارەکەی پارتی تشکیل کراوە بمبارەکەی یەکێتی تشکیل کراوە لە عێراق ئەو حکومەتی تا دوێنێ مالکی دیێو بوو ئیمڕۆ مالکی متحالفە لەبەر عەبادی بۆ بەدیێو تا دوێنێ جعفەری دیێو بوو لامان برد بە ئیتفاقی کوردی لابرا و مبارەکە و مەجلیسەکە لە هەولێر کرا کە مالکی کرا بە ڕێسی و سەرا دوای مالکیمان بەدڵ نییە مالکیشمان لابن عەبادی عەبادیمان بەدڵ نییە بەڵێن با مالکی ئەس ئەم یاریکردنە بە کۆتایی پێبێ ئێمە شتێکمان هەیە پێ ئەوترێ شەڕی هاوڵاتی بوون لە عێراقا ئێمە بنەمای هاوڵاتیین ئەو مافێک کە کورد هەمانە لە دەستور چەسبی وەک هاوڵاتی بوون خەبەت بۆ خاڵ بە خاڵ ئێمانە بکەین بە مادەی 140 بۆیە ئەم عەقڵەتەوا بێ هەرێمی کوردستان ناگاتە کەنار زۆر باش لەبەرەوەی هەز دەکەم نوێی کاتەکەم زیاتر ڕۆیشتووە دەمەوێت بسمە سەر تەوەری دووەمی بەرنامەکەم زۆر چاکە ئەگەر وەڵام بدەیەوە لەسەر حسابی پرسیارەکانی ترم دەبێت کە لێتی دەکەم ئەزانی کاکدڵشاد کە جگەلۆکی عەجابی هەبوو بە حکومی عێراقی ئێستا عەجابی هەیە عێراقیە ئێوە لە 2023 عێراق بۆ ئەوەندە بێ عەزیزیم بن ئەزای جگەلۆکی عەجابیان هەیە بە دیموکراسیەت لە عێراقا ئیشکالی هەیە ئەڵێ ئەگە دەستور جێبەجێ بکرێت ئێمە وا پیشانیات کەەوە کووردە ملزەم نیە بە دەستورەوە نەگەوەی کە حکوومەتی عێراقی ملزەم نەبێت لە ڕاستیە هاوڕێژیان ئێمە نەوتمان فرۆش ملزەمین بە دەستورەوە حکوومەتی عێراقیمان حکوومەتی بودجەی نەبڕێ بەڵام ناخێر نەوتمان فرۆش جا بودجێ بڕێ لە پەرلەمان بووم ئەی باش حکوومەتی عێراق لە 2023 بۆچی بودجە و میزانی هێزی پێشمەرگەی کوردستان نانێرێ بۆچی لە 2023 ئاشکالەتی هەیە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ ڕێزمانەی لە جەبهان هێزی پێشمەرگەی پێشمەرگەی حیمایەت بەرپرسەکانن با کاتی قسەی منە ئەزانی ئەوەی کە التیزام بە دەستوری عێراقی و ناکە ئێمە نین خەڵکی کوردستان نییە ئەوە حکوومەتی تائیفی شیعی عێراقیە کە التیزام بەم دەستورەوە ناکە و گاڵتە و مەماڵتەڵا و یاری بە مافی خەڵکی کوردستانەوەکە بودجەی هێزی پێشمەرگەی کوردستان خطابێکی تائیفیانە نییە خطابێک نییە ئەم خطابی تۆ کاتێ باز لە حکوومەتێکی تائیفی شیعی نازانم چی دەکەی گەروابیانی بڵێن کاکە حکوومەتی عێراقی حکوومەتێکی مەدەنی پەرلەمانی هاوچەرخی مافەکانی ئەمەی پاراستووە ئەم حکوومەتە ئەگەر حکوومەتێکی بووین شاخانە رازی سەرباز ئەگەر ئەم حکوومەتە حکوومەتێکی تائیفی شیعی بۆچی هێزە کوردەکان تێیدان تا ئێستا بۆچی تا ئێستا بەشدار دیدا باش وەڵامی جواب بم ئەزانی کاک شۆڕژیان هەچ کەسی ئەمە ینی ریسێرچی ئەو ماوەیە بکاتەوانێت کە لە دوای پرۆسی ئازادی لە عێراقەوە بینێت کە دەستورێکی باش و عێراق نووسراوەتەوە و کورد بە جدێتێکی زۆر باش شتێک بخە کورد بۆچی بە مەرحەلە لە عێراقێتە دەرەوانێت لەبەر ئەوەی کە بۆچی بەنامە مرۆ ڕفراندۆ بەسڵن لەبەر ئەوەی کە ئەم هێزە
بەر لەوەی کە ئێمە بە یەک دڵۆ بە نەوتیش دەرێنی لە وڵاتە نامادەبوو نە یەک سند بۆ هێزی پێشمەرگە خەرجکە نە فیشەکێکی بۆ بنێرێ نە تەدریبی پێ بکات نە مسەلاحیکان نە ئەم بابەتە جێگەی ئیشکالە زۆر چاکە من با پرسیارێک لە بەرز دەکەم من با پرسیارێک لە بەرز دەکەم کات کەماوە ها 32 دقیقە ڕێوشتە تا ئێستا زۆر باشە لە کەرکووک و لە پارێزگای سەلاحەدین وەکو پارتی دیموکراتی کوردستان بڕیارتاندا بایکۆتی هەڵبژاردنەکان بکەن بۆ جا بە من لەولم پرسیارەی جوابی جواب تێمەوە بەڵام بڕیارمان نەداوە ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان پێشنیارێکی کردو بۆ ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کەرکووک بایکۆت بکەین ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە ڕامان وایە هێز و لایەنە سیاسیەکانی تریش لەگەڵمانە بایکۆت بکەن و ئەمە پێشنیارە ینی بڕیارمان نەداوە هەندێک لە میدیاکانەوە پیشاندەی کە بڕیارمان داوە ئەم پێشنیارە لە چیوە هاتووە لەوە هاتووە کە ئێستا کەرکووک داگیر کراوە و تعریب بکرێ خوێندنی کوردی تا قەدەغە کراوە جلوبەرگی کوردی ئێستا ڕۆژانە قەدەغە کراوە دوا ئاڵای کوردستان لە کەرکووک سڕایەوانەیە و کەرکووک ئێستا بە شێوەیەکی زۆر وەحشیانە خەڵکەکەی داپۆڵوسێنراوە نزیک بە 180,000 کەس لە خەڵکی ڕگو ئاوارە کراوە باوەڕمان وایە هەڵبژاردن لەوێ جگە لە مەخسەر هیچ شتێکی تر بەدی نایەنێ و ئەوەی چێکە لەو پێشنیارانێکی ئێمە کردومانە لە کەرکووک نەکرێ پێشنیارێک ترمانەوەیە کە پێچێ لە نینەوە لە موسڵش نەکرێ پێشنیارێک تریشمان ئەوەیە کە پێچێ ئێمە هەر لە پرۆسەکە بچینەوە بەرپرسی نووسینگەی هەڵبژاردننی ئێوە ڕاگەاندووە کە وەکو پارتی لە مووسڵ و لە شنگال و لە ماهۆر بەشدار دەبن نازانم بۆ گەشتێکی وای پێ بەڵام ئەمە بڕیار ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان نییە وەکو بۆم باس کردی ئێمە 6 مانگ لە بەردەممانەیە هەرچەندە ئێستا ئەمڕۆ لە پەرلەمانی عێراقی کێشە دروست بوو لەسەرەوەی کە بۆ ساڵێک بۆ نزیکی ساڵێک بۆ ئەخیری ساڵ دوا بخرێ بەڵام لە هەموو کاتێکە ئێمە کۆمەڵی ئەجندا یاخو کۆمەڵی پێشنیارمان لە بەردەمایەکی لەو پێشنیارانە کە زۆر بەهێز ئێستا لەناو پارتیا کە ئێمە ئەگەر بە تاگلایە نەژوێ لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بەشداری نەکەین بەر لە کەرکووک لە سلێمانی و لە هەولێر و لە دۆخ یعنی هەرەوە نەبێت کە لە کەرکووک ئێمە بەشداری نەکەین یان لە مووسڵ و بە تەسەوڕ من پێشنیارێکی بەجێشە لەبەرەوەی کە دۆخی پەرلەمانی و بەشداریکردنە پەرلەمانەوەی شتە لەوە قەزەی کوردی ناگۆڕێت ئێمە بە پەرلەمان بە هەڵبژاردن کەرکووکمان نەدۆڕانەوە ئێمە بەهێز دۆڕانومانە بە حەشدی شەعبی و بۆ حەشدی شەعبی کە بزوتنەوەی گۆڕانی داهێنەر لە بەغدا دەنگی پێیا لە پەرلەمان و شەرعێتی پێیا ئێمە بۆ هێزە دۆڕاوین و ئەو هێزە وەش دەشتانەوەی هەر بەهێز بیگەڕێنەوە ئەزانی ئەمانەیە بەهێز بیگەڕێنەوە بەڵام لە نەتیجە بەشێ ئێستا لە نەتیجەدا هەولێریش لە ڕەنگە بدۆڕێن ئەگەر دەگوترێت مودیع بووە لەوەی کە دەنگیان بۆ حەشدی شەعبی کۆکردوانێ بە یاسا لە پەرلەمانی عێراقی حەشدی شەعبیان کرد لە هێزێکی بەربەری و تایفیەوە کردیان بە هێزێکی دەستوری و قانون زۆر باشە زۆر باشە با یەک شتی تر وەڵام بەمانەکان شاد باسیێکی وتی ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە زۆریان لە دۆخەکە گۆڕیوە بۆ باسی بودجەی مەچەوە سەرەوە تۆ زۆر قسەم هەیە تۆ زۆر قسە لەسەرەوە کرد کە هیچیان نەکردو باز لەوە بۆ نەمە قسەکە قسەم زۆر زۆرە ئەزانی قسەمان لەسەرەوە تۆ قسەت کرد لەسەرەوە کە هیچیان ئارزوی خۆتە بۆ نەمە قسەی قسەم زۆرە هەر لە سەرۆکی ئێرەمە تا خۆری خوارد با دۆخەکە هێمن کەینەوە کاک سەربەست زۆر باشە بزنەوەی گۆڕان داهێنەرە با من پرسیاری منطقی لێ بکەم قسەمان لەسەر بزوتنەوەی گۆڕان نییەمە ئەزانی تاوەکو ئێمە محکەمەی بزوتنەوەی گۆڕان بکەین باشە ئێمە بەتەنیا بۆ لەم بەرنامەیە بۆ ئەودا نەنیشتوین بەڕاستی محکەمەی قەراراتی هێزێکی دیاریکراو بکەین باشە تاوەکو هێزی ینی زوومەکە بخینە سەر هێزێکی دیاریکراوە یا کەسێکی دیاریکراوە بەڕاستی کاک سەربەست زۆر چاکە زۆر چاکە دەگەڕێم قسێکم بڕێ دەمێ دوای زۆر چاک کەواتە کۆمەڵێ پاساو هەیە بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان یا بەشێکی پارتی دیموکراتی کوردستان پێشنیار بکە بۆ سەرکردایەتی حیزبەکەی کە کەرکووک بەشداری نەکە پارتی لە مەساڵحی حیزبی دایم سەیرەکە و هەرێمی کوردستانی گیرۆدەی مەساڵی حیزبی و شخصی کردووە بەس کاک ئەمە بەشێ لەمەش کاتێک کەرکووک بەڵێ ئاڵای کوردی تێدا کە دەغەبێ جلی کوردی تێدا کە دەغەبێ دنیا کارەسات بەڵێ ئێمە بایکۆت بکەین نانە پێم بڵێ لەوەها حاڵێکدا ئەگەر بیر لە وها پێشنیارێک بکرێتەوە ئەمە بۆچی ینی بەکرد کاتێک لە پرۆسی ئازادی عێراق ڕوویدا هێز یەکێتی چووە کەرکووک پارتی هەڕەشەی لە یەکێتێک نەکشێتەوە لە کەرکووک قبوڵی ناکە هێزێکی کوردی غێری خۆی لە کەرکووک بێ دەی مافی خۆیەتی بۆ هێزە بەتەنیا بەسەرچ ئەزان چی ئەگەر بێت و تۆ پرۆسی خەباتەکەی لە عێراقا تو ئێستا قەراریدا و سەرۆکی حکومەتەکەت قەراریداوە پابەندە بە دەستور پابەندە بە محکەمەی دەستوری پابەندە بە ئەسڵ خۆی فێری عەرەبیەکە بۆی بێ بە عێراقی موحەد هەمووامانی کردووە ئیتر ئەم زیادە پێویست ناکە لە دەرەوەمە بکەین تۆ مادەم ئەماکەی خەباتەکەی هەدەب هەتا ئێستا حاڵەتی تەواوی ناوچەکانی دروست کراوە
بایکۆتی هەڵبژاردن ناکە خەباتەکەی بردۆتە ناو پەرلەمان ئەگەر دوو قسەش بێ ئەگەر بڵێ کوردستان لەو دڵەشمایە ئەمە شێوازی خەباتە ئەمە بەرژەوەندی حزبیە هەتا نایبی ڕێزراهی خۆی بۆ حکومەتی تایفی نەبوو هەتا وەزیری خارجی خۆی بۆ حکومەتی تایفی نەبوو هەتا وەزیری دارایی متمانە لە نسبەت حکومەتی تایفی نەبوو هەتا پۆستی باڵای سەفارەت و دنیا کە پشتی پارتی تایە حکومەتی تایفی نییە ڕاستە متمانەی لەسەر لە پەرلەمان مەلەفێکی ترە ئەوەی کە پارتی ئاڵاگری کوردایەتی ئەوەی پارتی گوتاری ناسیۆنالیستی وازە وەهمی کوردی وازە وەهمی ڕاستە کاکە کوردایەتی و عروبە ئەمە دوو مستەلاحن بەڕاستی خەڵکی پێوە مەشغوڵ مەکەن خەڵک ژیانی ئەوێ خەڵک ئەوێ مافیا بێ وەک هاوڵاتی وەک هەموو هاوڵاتێک زمانی کەلتوری نەتەوەی هەموو شتێکی لە چوارچەوەی دەستور و یاسا پارێزراو بێ ئەمە مۆزوعێکی ترە بەشداریکردن لە بەشداری نەکردن بەشداری نەکردنەکە دەما هەڵەیە خۆت زینەوەی لە خەبات و من یعنی با پرسیارەکە لەوە بکەین ئێستا من ئەوەی بیستومە لە ڕێگەی ڕاگەاندنەوە نازانم کۆتایی پارتی بە قسەی ئەم چیاڵە منەوانەی ڕاگەاندن پێڵم ئەوان بەشداری لەم ناوچانەی کەرکووک ئەم ناوچانە ناکەن بەڵام بەشداری لە مووسڵاکەن ئەخۆ مووسڵیش بە نەزەری ئەوان داگیرکراو نییە بەتایبەتی مەخمور و شارێکی عەرەبیە بەڵام باکووری مووسڵ شاد پرسیارێکی زۆر جوانە لە با پرسیار بکەم ئاخرەوە شارێکی بە نەزەری ئەوان کاکە لە بەش عەرەبیەکەی گەڕێ بەش عەرەبیەکەی گەڕێ مەخمور نازانم چی ئەمانە بەش کوردینین بۆچی لێوێ بەشداری ناکەن بەشداری دەکەن ئەزانی ئێمە ئەزانی کاک دڵشاد ئیزدواجێت نییە یەکەم ئەمە نەبوو بە قەرار دووهەم ئێمە ئەگەر بینین بێتمە حکوومەتی عراقی بۆچی زۆر تەرکیزی لەسەر کەرکووک بوو و نقطەی سیراع لە کەرکووک بوو لە منتیقەی شنگالا نەبوو ئەگەر بیرمان بێت و ئێمە ڕیفراندۆمەکەمان بیرێت و ئەزانین کە کارەساتی 16 ئۆکتۆبەر ڕوویا لە چێ ڕوویە لە کەرکووک ڕوویا لەبەرەوە کەرکووک شوێنی مستەهدەفە و شوێنی میشەیە ئێمە لە ساڵی هەفتا شۆڕشێکمان لە دەزا لە پێناوی کەرکووکە و لە پێناوی کەرکووکشا خەباتمان کردو ئاجەنگین و بە دڵنیایەوە لەسەر مەخمور و شنگال و شەخانیش بەڵام بینیمان بەرگەکار نەکرد زانیمان کاک مەسعود کە وا بڕیار پێشمەرگێکی بە کەرکووک ئەو بینیتان کە چۆن شنگالمان ئازاد کردەوە بەڵام کاتێک یەکریزینێ و سوپاگەتێکە چێت کاتێک کە تۆ لە کەرکووک ئەو قەزیە ئەو حادیسە گەورەی بەسەر قەزی کوردیایەت ئەم هێزا شکێت وای ناچار تۆ لە زۆر شوێن بکشیتەوانێ هەولێر بپارێزی کە پایتەختە دووهۆک پارێزی کە پارێزگایەکی گەورەیە منتیقە سنوورەکانت لەگەڵ سووریا و تورکیا پارێزی کە حکوومەتی عێراقی چاوی تێبڕی بوو لەبەر ئەوە ئێمە لە هەندێک شوێن لە مەخمور و لە منتیقانە کشاوینەتەوە زۆر باشە بەڵام بۆ ئەوەی کە بیستفادی بکەین کە ئێمە بە ئیزدواجی مامەڵاکەین مووسڵ شارێکی عەرەبیە بەڵام چەند قەزا و ناحەیەکی کوردی لە باکووری و شارە هەیە کاک سەربەست ئێوە پێش ڕێفراندۆم لە هەڵمەتی هەڵبژاردننی ڕێفراندۆم بەڵێنی ئەوەتان بە خەڵکی کەرکووکدا ئەگەر بەشدار بن لە ڕێفراندۆم دەنگ بە بەڵێ بدەن دەوڵەت لە ئایندەدا چاوەڕێی ئێوەیە باشە ئێستا گەورەترین تاوان و خیانەتی نیشتیمانی نییە لە ئێستا داواز لە کەرکووچەکان بهێنن بیان داوای ئەویان لێ بکەن کە دەنگ نەدەن ئەزانی دەنگی چۆنی بن ئەزانی تۆ 182,000 کەس لە کەرکووک کە کووردە و ئاوارێ و مافی دەنگدانی نەبێ تۆ حەشتی شەعبی بەسەر سندوقی هەڵبژاردنەوە دانیشت بێت دەنگەکانی تۆ بژمێرێ ئەمە وێنای توێ بۆ شاری کەرکووک خەڵکێکی تر هەیە باز لە دۆخی کەرکووک دەکات بە شێوەیەکی تر بەرنامەم بینی و خۆی نارتی پارتی نییە چەندها گەنجی قسە لەگەڵ کردو ئەڵێ وەڵاهی بەجلی کوردی و گەڕاوین لە خەڵکیان ناوە ئەڵێ لە گەنجی کەشخەی ئەم شارە بەبێ کە عەلەمێکی پێوە بێ بەبێ حیزبایەتی بێ بەرشەقدا کە هێزی هاوپەیمانە لەگەڵ ئێوە چیرۆکی بەرپرسی تر هێواناڵێ بەرپرسی مەڵبەندی ڕێخستنی بەڵێ بەڵام بەرپرسی تریشەیە قسەی بەرپرسی تریشەیە چیرۆکی جیاوازیە زۆر باشە بۆچی وتی هەموو لەحزەیەکمان مردنە لە کەرکووک زۆر چاکە لە وەختێکە بایەخشتە پێ بڵم دوای 16 ئۆکتۆبەر ئەوەی کە بلۆ بەرپرسانی کەیوت کەرکووک ئارامە دۆخێکی ئاسایی هەیە داوا لە وڵاتیانە گەڕێمی نشتە شوێنی خۆیان بەڵام لە هەفتەی پێشوو لە تەلەڤیزیۆنی ڕوودا وتی هەموو چرکێکمان لە کەرکووک مرد زۆر چاکە ئەزانی ئەو هێزانی کە جاران ئەنوو بێ پارتی لە کەرکووک دەرکرێت ئێستا هەمویان داواکەن تکاکەین بە پارتی بگەڕێتەوانێ لەبەرەوەی کە دۆخی کەرکووک زۆر ناخراپە ئەبواتەن زۆر باشە بۆچی تکا لە پارتیەکەن بۆچی ڕاوێژ لەگەڵ هێزەکانی تریش ناکەن لەبارەی کەرکووکەوە ڕاوێژ دەکەین گفتوگۆەکەین و ئامادەین سەدان جاریش لەگەڵ گۆڕان و یەکێتی و کێوکێکە ئەوەی کە قەزەی کەرکووک بە ڕاستێکی باشە ببێت وەڕای ئەوانیش بە نەزەری اعتیبار وەردەگرن اعتیبار وەرەگرین بەڵام کاکە شۆڕش ناگەڕێنەوە کەرکووک بۆ شێوەی کە کورتی ئاشکۆشکاوە ناگەڕێنەوە بۆ شێوەی کە ئێستا حیزبی سیاسی هەیە لەوێ پۆلیسش لە بەردەکانی نییە ئاڵای نەک ئەڵای کوردستانی داکرد ئاڵای حیزبەکەشی داکرد یعنی بۆ نییە ئاڵای حیزبەکەشی بکاتەوە وەڵا باەک شتی تر باس بکەم لەسەر پارادۆکسی بزنەوەی گۆڕان ئەزانی خۆی زۆر باش کاک سەربەست باش من جارێک گەڕین بۆ جاری دا ئەم بەرنامەیە تایبەت نییە بە بزوتنەوەی گۆڕان
ئینشاءڵڵا ئەگەر کە من باقی بوو لە ساڵیاری ئیعلانی بزوتنەوەی گۆڕان ئەم کات بەڵکوم بەرنامە بکەین بانگ دەکەم تۆ بانگ دەکەمەوە کات بەڵێن بێ باشە ئینشاءڵڵا زۆر باش ئینشاءڵڵا بەڵام قسەکە لە بۆچی لە فۆکس لەسەر گۆڕان لەبەرەوەی کە نوێنەرێک بزوتنەوەی گۆڕان لێرەیە دوو لەبەرەوەی کە ئەمان بەڕاستی ماوەی زۆریان هەیە لەسەر پارتی تاوانباری چیمان و دوا دەرچوو زۆر باشە زۆر باشە زۆر باشە ئەو کورت و پخت تۆ دەڵێ هیچی وا دەرچوو زۆر باشە کاگەیە دڵشاد بەڵێ ئەگەر سێ هێز کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و حزب تازەکەی دکتۆر بەرهام بۆیان هەبێ لە کەرکووک لە دەروی ئیجماعی وەتەنی یەکڕێزی نیشتیمانی هاوپەیمانێتێک بۆ هەڵبژاردن دروست بکەن بەوەر یەکڕێزی نیشتیمانی کوردی نێوان هێزە کوردیەکان تێک بدەن بۆچی بۆ پارتیش یا بۆ یەشێتیش دروست نەبێ بۆ شێوەیە قەراری سیاسی بداکە بە دروستی دەبێنن بۆ ناوچانە بۆ ئەوان حرامە یەکڕێزی نیشتیمانی ئیبداع و تعریفی پارتیوەکێتی نیە دروستیکەن هەر کەس لەگەڵ ئەوان نەبوو یەکڕێزی نیشتیمانی دیارە ئەمە سێ هێزن لە دەروی پارتیوەکێتی هاوپەیمانێکیان دروست کردو دەرگای هاوپەیمانی کراوەیە بۆ هەمولایەنەکان بەڵام دوو هێز سەبەبن لەوەی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە لەو ناوچەدا بڕاوانە ئەبێ خەڵکی دەنگدە سزایان بە کە یەکێتی و پارتیە پێت وایە بەشداری نەکردنی پارتی لە هەڵبژاردنەکان لە ئەگەری بەشداری نەکردنی بۆ ڕاکردن بێ لەو بەشێکی ڕاکردن لەو بەرپرسیارەتیە چونکە بەڵێ دەسێت لە دەنگی خەڵک ئەشترسێت چونکە لە بەروی لە کاتێکە کە سوڵتەی هەبووە دەنگی ئەوەندەی نەهێناوە حکومڕان بووی ئاسایشت هەبووە هێزت هەبووە لە کەرکووکە خەڵکە پارەت داوا بە خەڵک موچەت بۆ خەڵک بڕێتەوە ئابووریان هەرێمی کوردستان ناڵێم ئەو باشترە کاکە تۆ مقارنە بەوە مەکە کێوتێتی حەزی شەوی باشتر لێکی بۆ کوردی تورکیا لە دەسەڵاتی تورکیا دەنگەدا بۆ چێتە ناو پەرلەمانەوە بۆ حزب دروستەکە وڵاتە بەدەست تورکیا کاک سەربەز هەشتی شعبی لە مەخمور و لە شنگالی شەبەڕێز لە شنگالی شەیە بۆ لە شنگالی بەڵێ وتوتانە بەشداریەکە ناخێر بەشداریە وەرە کاکە گیان زانی کاکە تا ئێستا لای نەبووەتەوە کە بەشداریەکە برای بەڕێزم باشترین پێشنیار لەمە ئەوەیە کە ئێمە هەر بەشداری بە سلێمانی و هەولێر ئەو نازانم ئەو بەشداریەکە لە پرۆسی سیاسیەک شێن لە عێراق دڵنیام ناکشێنن چکە ئەوەندە بەشەوەندی حزبیتان هەیە قەت ناکشێنن لە عێراق لە پرۆسی سیاسی ئەیشی بینیت ئەمە پرسیارەکە دووهەمی کوڕە کاکە ئێوە ئەوەنە وەسفی عێراقەکەن ئێستا خۆسفێرمی کوردستان ناکەن بێنە لە وەسەی گوێ لە سەرەکی حکومەتەکەت بوو کاکە ئەڵێ ئامادەین بە گفتوگو چێشکار وەرە هەزار ئەوەندەی وت زۆر باشە دوازێ بێنە کاک سەربەز بڵێم کوڕە ئەسڵەن پرسیاری لێکا بە عەرەبی ئەڵێ لە پێناوی وحدەی عێراقی خۆم فێری عەرەبی شەکەم وحدە عێراقیە ئەمەش کاک سەربەز من پرسیارێک لە بەرز کاک سەربەز بۆ چونێک هەیە ئەم پێشنیاری ئێوە کە لای هەندێک قەرارە وە لە ئیعلامیش تا ئێرە هەر بە قەرار هاتووە من یەکەم جارە لە بەڕێزێک زۆر چاکە زۆر باشە دەگوترێ ئەوەندەی بۆ تۆڵەکردنەوەی لە یەشێتی لە کەرکووک تاوەکو یەشێتی وەکو هێزی یەکەم باشە لە کایی سیاسی لە کەرکووک نەمێنێتەوە ئەم قەرارەی پارتی ئەم پێشنیاری پارتی بۆ هیچی تر نییە چونکە ئەگەر هاتوو دەنجی کورد لە کەرکووک کەمی کرد دوجار بە دەرەجەی یەک ئەم گورزە بەرشێ دەکەوێت بەریەشێتی نیشتیمانی کوردستان بەرهەموو کورد دەکەوێت بە تەئکید بەڵام هێزی یەکەم کە تا ئێستاش لێوێ دەڵێ هێزی یەکەم چێ یەشێتی نیشتیمانی کوردستانە ئەوە یەشێتیە پارێزگار ئەگەڵ بژاردنەگی نەزیه بکرێت ئێوە بۆ تۆڵەی خۆتان لەگەڵ یەشێتی تێکەڵاو دەکەن لەگەڵ بەرژەوەندی میلەت ئێمە تۆڵەی لێ ناکەینەوە وەزای دیەوەی مە داواچیمان کردو کە ساڵین بەشداری لە هەڵبژاردننی کەرکووپێک کچێ نەکرێت داواچیمان کرد داوای ئەومان کردو ئاسای بکرێتەوە ئاوەرەکان بگەڕێنەوە حەزی شعبی شارەکە جێبێڵێ پۆلیسی فیدرالی و پۆلیسی ناوخۆی کەرکووک پارێزن ئێمە ئامادەیم بچینەوە لە کەرکووک بەشداری هەڵبژاردن بکەین و جاری پێشوو 630,000 دەنگمان هێناوە بزودنەوەی گۆڕان نەیتوانیەوە یەک کورسیش بهێنێ لە وەختێکە ئەمە دوو کورسیمان هەبووە لەوێ و دڵنیاشین ئەو جوودە باشی ئێمە کردمان لە ریفراندۆمە لە پاراستنی خەڵکی کەرکووکە ئەم دوو کورسیە ئەم دوو کورسیە ئێمە ببێ بە 4 کورسی ئەم دوو کورسیە بۆ ببێ بە هەڵ بۆ ببێ بە هەڵم بۆچی ئەم دوو کورسە لە دەست کورد بڕوە ئەم دوو کورسە بۆ قسەی کوردی لێ بۆچی چێشم و شەڕێ دەکەن کە لەگەڵ یەشێتیەتانە لە کەرکووک کاکە شۆڕژیان دوو کورسی ئەبێ بە هەڵم چیە تۆ قەزیەکە لێ بۆ بە هەڵم تۆ 150 خاکی وڵاتەکە لە دەستناوە لەبەر ئەوە پێویستە کەرکووک ئاسایی بکرێتەوە لە دەستی حەجی شعبی بسەندرێتەوە و پێچێ من جملێ تاوکە ئەزانی ئەگەر ئێمە بچین هەڵبژاردنێک لە هەڵبژاردنەکەیە
کورسێ بۆ چوار کورسی بێن لە 12 کورسیا خۆ بەخۆ بێ بە اعترافکردن بۆی کە کەرکووک شارێکی عەرەبی و ئێمە کەرکووکە دۆڕێنین ئەبێ بە وەسیفەی دەستی بەجددی بەشداریکردن لە ئێستادا لە هەر هەڵبژارنێک لەو ناوچانەدا کە بەڕێوە کە حەشی شعبی بێوەڕێەوە کە لەژێر پۆستال ئەم بەڕێزە لەژێر سایی پۆستاڵی حەزی شعبی بەڕێزێ شەرعیەتدان نییە بۆ دۆخیکە حەشتی شعبی و حکومەتی عراقی دەیانەوێ بیسە لە ڕاستیە بەشداریکە و بەشداری نەکەی شتێک نییە ناوی دۆخەکە دەڕۆخۆی دۆخەکە خۆی ڕۆشتووە لەبەرچی لەبەرەوەی ئەمە نەتائیجە نەتائیجی ریفراندۆم و دوای ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر ئەمە نەتائیجە ئێمە ئێستا خەڵکی کوردستان نەدۆڕاوە ئەم هێزە سیاسیانە لە بەرامبەر حکومەتی عراقی دۆڕاون باشە کەیتە سەر ئەمە نەتائیجە ئەمە ئەڕات من پرسیارەکە لەسەر سنەی عراق کە لە بیدایەتی پرۆسی سیاسی کە پاشەکشیان کرد لە کۆمەڵۆشیان ئێساش باجەکەیەدەن کوردیش باجەکەیەدا ئێمە کات هەر پاشەکشێک لە گەمەی سیاسی لە عراق پاشەکە باجەکەی دێت چونکە لەبەرچی لەبەرەوە ئێمە تازە قەدەرمان وایە لەگەڵ عراق بین و ئەترافیشمان کردو بێ لەگەڵ عراق بین و پەشیمان بووینەوە لە نەتائیجی هەموو شتێک باشە زانیمان نەجێک ڕزکێکمان کرد و دەستجەکەی ئەوا بوو پرسیارەکە لەسەر ئێمە بۆ خەبات نەکەین ئەمە بەرینە پێشێ ئێمە لە باتیەوەی 6 کورسی کاکە ئێستا بەشێک لەوانەی دەنگدەرن مادی سەوچلن مادی سەوچل بەشێکیان لە ناوچەی هەرێمی کوردستانن لە هەولێرەوە بگرە هەتا سلێمانی و هەتا چەند شماڵ لە منتیقانە خۆ هەر ئەوانە لە ناو کەرکووکا دەنگێن کاکە خۆ ئەمانە لەژێر هینی حەشی شعبیانی دەنگێن دوو ئاوارە صندوقی بۆ دانرێت چۆن ئاوارەکانی سنە لە انتخابی پێشوو لە سلێمانی صندوقی بۆ دانرێت لە فلاشن صندوقی بۆ دانرێت بە هەمان شێوە ڕاستە کاکە زایکی پرسیارەکە ئەوەیە تۆ پاشەکشە لە پرۆسەی سیاسیەکەی بە یەکجاری کەرکووک لە دەسەدەی تۆ بمێنیتەوە اعترافی پێ بکەیت لە دەستی نایی بە اعترافێکن بەچی پێ بکەیت کە ئەم شارێکی عەرەبی و بەچی اعترافی پێکەی اعترافی بە قانون باڵبژاردن باش بەشداری مەکە کۆتی بکەین ئێمە بە پرسیار لە تۆ بکەم بەشداری بکە هەشتا بە وایە ڕاست با بڵێن وایە بەشداری بکەی تۆ ناڵێ عەرەب هەشتا بە بەشداری کورد چوارە بە بەشداری نەکەی عەرەب هەر دوانزەکەیە بە بەڵام بە دیکتاتۆری دەین کاکە ناخواوە کاکە لۆژیک نییە لۆژیک سیاسیە پەرلەمانی و دیموکراتی نایبە بەڕۆل بە لۆژیکی دیکتاتۆریت و حەسەی کەرکووک زۆر باشە کاتم نەماوە کاتم نەماوە 12 کورسیە بەڵام کاتم نەما زۆر سپاسانەکەم زۆر بەڕێزان کاک سەربەز مەلمی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان کاک دڵشاد حوسێن هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بینەرانی بەڕێز